ئێمە وەکو ڕێکخراوی سەربەخۆی ژنان لە مانگی چواری 2025 ڕاگەیەندرا بە فەرمی لە کۆنفرانسێکی گەورەیە لەسەر ئاستی هەرێمی کوردستان کە لە سلێمانی بەڕێوە چوو. چەند کار و چالاکیەک لە بەرنامەکە دانرا هەر لە کاتی کۆنفرانسەکە نەخشەکارێک چۆتە پێشەوە لە ساڵی پارەوە تا ئێستا. وەکو یەکێک لە بەرنامەی کۆنفرانسەکە و ئەندامانی دەستەی گشتی لە ناو کۆنفرانسەکە بڕیاری دانانی کۆبنەوەی گشتی لەسەر ئاستی هەرێمی کوردستان دانرا. خۆشبەختانە ئێمە ئەم ساڵ لە 13/6 ئەم ساڵە توانیمان کۆبنەوەیەکی گشتی لەسەر ئاستی هەرێمی کوردستان ساس بکەین و تیایدا ژمارەیەکی بەرچاو لە ئەندامانی ڕێکخراوی سەربەخۆی ژنان تیا بەشداری بکەن لە شار و شارۆچکەکانی کوردستانەوە. ئەوە بابەتی زۆر گرنگ باسکرا لە ناو ئەو کۆبوونەوە گشتەیە کە قسە و باسی ئەمڕۆی ژنان لە کوردستان و ئەو گرفت و ئەو ستەمە و ئەو زڵمانەی کە ڕۆژانە هەمووتان ئەیبینن لە ڕێگەی ڕاگەاندنەکانەوە. ئەمانە ئەو باسە گەرمانە بوون کە لە ناو کۆبوونەوە گشتەکە باسکرا بە ئامادەبوونی دەستەی بۆرد کە دەستەی بۆرد دەستەیەکە سەرپەرشتی کارەکانەکەوە وەکوتم ئەندامانی دەستەی گشتی. یەکێک لە باسە گرنگەکان کە پێشکەشکرا جارنامەی مافەکانی ژنانە وەکو زەرورەتێکی ئێستەی کوردستان کە هەر لە ناو کۆنفرانسەکە لە ساڵی پارە بازلەوە کراکە ئەو گرفتانە کە زۆر باز ناکرێت کە زۆر ناچێتە بەرگوێی هیچ کەسێک مەسلەی یەکسانی هەمەلایانی ژن و پیا و لە چ شوێنێکەوە ئەتوانێت ڕێگایەکی تر بکاتەوە بۆی کە ژنانی ئازادی خواست ژنانێکی یەکسانی خواست پیاوانێکی یەکسانی خواست گوێیان ئاشنا بێت بەو باسانەی کە دەمێکە نەکراوە. بۆیە بەڕاستی توانم بڵێم ئەمە هۆکاری هێنانی جارنامەی مافەکانی ژنانە لە هەرێمی کوردستان کە لە کوشتنەوە لە بێمافیەوە لە گۆڕانکاری لە ناو یاساکانە بەرەو خراپبوون نەبوونی مافە سەرەتایەکانی ژنان لە هەرێمی کوردستان کە ئەمە یەکێکە لە گرفتە هەرە سەرەکیەکان کە خۆی ئەبینێتەوە لە مەسلەی هاوسەرگیری کچان لە مەسلەی مەکتەب لە مەسلەی زانکۆ ئەوانە هەموو ئەو باسانە بوون کە باسمان کردن کە ئێمە ئەتوانین بڵێن ئەم جارنامێ توانیویەتی لە چەند بڕگە و مادەیەکە بە وردی باز لەو مافانە بکات کە ئێمە ئەمڕۆ لە کوردستان پێویستە کات کە چەندین سیمینار و گفتوگۆ ئەوی لەسەر بکەین. بۆیە جارنامەکەیەکێک ئەتوانم بڵێم یەکێک لە جەوهەری ترین باس و بابەتەکانی ناو کۆبنەوە گشتێکە بوو کە خۆشبەختانە هەموو ئەو ئەندامانەی کە بەشدار بوون لە ناو کۆبوونەوەکەیەوە هاوڕیانێکمان لە دەرەوەی کوردستانیش کە بە ئۆنلاین لەگەڵمانە بوون پێکەوە لە ناو کۆبوونەوەکە هەموو بڕیاری ئەوەماندا کە بیخێنە نەخشەکاری خۆمانەوە و بتوانین کاری لەسەر بکەین ئەو باس و بابەتانەی کە زۆر بەهانەی بۆ ئەهێنرێتەوە لەسەر ئاستی هەرێمی کوردستانە چاوپۆشی لێ نەکرێت و بتوانین ئەمانە بکەینە باس و بابەتوە بتوانین خەڵکانێک لە دەوری جارنامەکە کۆ بکەینەوە بەجیالەوەی کە لە ناو خۆمانە ئەم گفتوگۆیە دەکەن لەگەڵ ئەو ڕێکخرا و دەستگا و دام و دەستگانەی کە نزیکن لەم بیرکردنەوەی کە پێی وایە ئەبێت بە جۆرێکی تر کار بکرێت لەگەڵ ئەوانەیە قسە بکەین. ئەوەی کێکترە لەو بەرنامانەی کە ئێمە لە ناو کۆنفرانسەکە باسمان کرد. لەسەر کوتی جارنامەکە ئەگەر چی ئەمەلێکتان پێکرد لەسەر ناوەڕۆکەکەی چی شتێک بە شوێن چی جۆرە ئامانجێت؟ بەڵێ یەکەم مادە لە ناو جارنامەکەیە باسی لە ئازادیە فەردیەکانەکە. ئازادیە فەردیەکان هەموو مافەکان کە لە بینی ژن و پیا وەکو یەک بێ لە بەر ژن بوون ژن هیچ کاتێک لە هیچ شوێنێکە لە هیچ یاسایەکە لە کیانە جیاوازەکانە لە بوارە جیاوازەکانە بە بۆنەی ژن بوونەوە نابێت هیچ یەکێک لەو مافانە مثلەن بۆ پیاو هەبێ بۆ ژن نەبێ. ئێمە هەموومانە زانین کە لە هەرێمی کوردستان بە ژن و پیاوە گیرۆدەی کۆمەڵێک کێشە و گرفتین بەڵام سەرڕای ئەوە ژنان گیرۆدەی کۆمەڵێک گرفتی ترن بەڕاستی ستەم زوڵم دەبینین مەسلەی کوشتن مەسلەی خۆسووتاندن مەسلەی هاوسەرگیری بە زۆر ئەمە هەموو ئەوانەیە کە ئێمە لە ناو جارنامەکە جێگیر کراوە لەسەر مافە فەردیەکان زۆر باز لە مەسلەی بەشداریکردنی ژنان لە چالاکیە سیاسیەکانە لە چالاکیە کۆمەڵایەتیەکانە لە ئابوووریەکانە لە کولتوریەکانە ئەمانە هەمووی لە بەندی یەکەمی ئەم جارنامەیە زۆر جەخت لەوە ئەکاتەوە و مەسلەی ئاسانکاری بۆ خۆکاندیدکردن کە خۆتانەزانن
خۆکاندیدکردن لە وڵاتەیە تەنها مەسەلەن بۆ کۆمەڵێک یان بۆ گروپێک لە خەڵکێکە کە لە دەسەڵاتەوە نزیکەوە خەڵکانێک ناتوانن نوێنەرایەتی خۆیانیان هەڵببژێرن کە ژن لەمە زۆرتر بەر ئەوە ئەکەوێت کە ونە و لەم بەشەیە یان با بڵێن لە مەیدانی سیاسی و کۆمەڵاتی و هەتا ئابوووریە کە بەپێی راپۆرتێکی بانکی نێودەوڵەتی باز لەوە دەکات کە ژنان کەمترین شوێنی کار و کەمترین خاوەنکارن ئەگەر ئێمە باسەک لەوە بکەن لەبەرەوە ئێماڵێن لەم بەشەیە کە ئێمە زۆر جەختمان لێ کردوێتەوە باز لەو مافە فەردیەکانەکە و دوای ئەوە لە مەسەلەی هەڵبژاردننی هاوسەر و ژیانی پێکەوەی و خۆشەویستی و ئەو پەیوەندی و وینانەی کە لێرە زۆر مەسەلەن یاساغە کرێکچی لەسرە کوژرێت کچانێکی زۆر هەمومان شاهدی ئەوین بە هەزاران کەش لە دوای نەوەتەکانەوە بە بەهانەی جۆرا و جۆرەوە بەشتی زۆر نائینسانیەوە بەڕاستی ئەمانە ژیان و گیانیان لێ سەندراوەتەوە بۆیە یەکێکی تر لە خاڵەکان بەڕاستی ئەوەیە کە ژنان ئازادن لە هەڵبژاردننی هاوسەر و ئەو پەیوەندی کە خۆیان هەتا باسمان لە مەسەلەی تەمەنەکە کەسێک لە 18 ساڵەوە بێت خۆی بتوانێت بڕیاردەر بێەوە پێویستی بە هیچ وەلی ئەمرێک نەبێ ئەوەی کاڵن ولی ئەمر لە ناو دادگا و لە ناو جێگاکانە مەسەلەی سەفەری تایە کە ڕاستە بڵێن بەکاری ڕێکخراوەکان لە کوردستانیش کە جەختێکی زۆر لەسەرەوە کراوە کە ژن بەتەنیا بتوانێت سەفەرکە کە دیارە ساڵانی پێشووتر ئەبوو یەکێک ینی با بڵێن لە خێزانەکە وەکو ولی ئەمرێک ئەبوایە تەئیدی ئەوەی بکردایە کە ئەم ژنە سەفەرەکە بەڵام ساڵانێک ئەمە نەماوە بەڵام هێشتا ئەمە ڕێگایەک بۆ ئەوە خۆش نەکراوانی چەندێک پیاوەکان ئازاد بن لەوەی کە سەفەرەکەن بەڵام بەڕاستی ژنەکان ئازاد نین لە سەفەرکردن وە لەژێر فشارێکی کۆمەڵایەتیان کە ئەگەر یاساکەش ڕێگە بدات لە ناو کۆمەلگای هێشتا بەو جۆرە ئاسانە نییە بۆ مەسەلەی سەفەرکردن هەروەها ئازادی ژنان لە هەڵبژاردننی کار و پیشەیە کە چەندین جار خۆتان نەزانن مەسەلەن لە جاری وایە ژنەکان ناتوانن ئەو کار و پیشەی کە خۆیان ئەیانەیە هەڵی ببژێرن یەکێکی تر لە مادەکان لەسەر ئەوەیە کە ئەوان کە ژنان بڵێن لە هەرێمی کوردستانە بتوانن ئازاد بن لە هەڵبژاردننی ئەو کار و پیشەیی کە خۆیان خواستیانە چەندین کچ ئێمە ئەو کەیسانی کە هاتووەتە لای ئێمە باسییان لەوە کردووە کە خواستی خۆیان نەبووە فلانە بەشیان هەڵبژاردووە ئەمە خواستی کەسوکار و دەوروبەر و ئەوەیە کاڵێ ژن مەسەلەن بە شەو لە ماڵ بێت بە ڕۆژ لە کار بێت یا لە خوێندن بێ ئەمانە هەموو ئەو باسانن کە ئێمە لە ناو جارنامەکە بە تەواوەتی بۆ ژن و پیا وەکو یەکتری بێت لە کاتی میراتدا یعنی لە مادەی یەکەما کە زۆر جەختمان لەسەر کردە و کاتێکی زۆریش لەسەر ئەم باسە ڕۆشتین هەتاکو ئێستا لە هەرێمی کوردستاندا مەسەلەی میرات پیاو بەشێکە ژن نیو بەشە ئەمە یەکێکە لەو کێشە گرنگانەی کە ئێمە خستومانەتە ناو نەخشەکاری خۆمانەوە بۆ ئەوەی کە بتوانین کاری لەسەر بکەین دەنگی لەسەر هەڵ ببڕین بتوانین ڕێکخراوەکانی تر پشتیوانی لەمە بکەن چکە بەڕاستی لە ناو جارنامەکە بە وازەحی باز لەوە ئەکات کە لە میراتدا ژنان مافی تەواویان هەبێ لەگەڵ پیاوە لەوانەیە زۆر کەس بڵێ لە مافی بڵێن لە زەوی کوشت و کاڵەکان ژن و پیاوی وەگیەکە بەڵام لە ماڵی نیشتە جێبوونە لە کاتێکا کە میرات بەشەکرێ ژن نیو بەشە پیاو بەشێکە ئەمانە هەموو ئەو باسە گرنگانن کە دیارە لە یەک بەرنامە و دوو بەرنامەشە تەواو نابێ ئەم باسە بەڵام ئەوە لە مادەی یەکەما بەڕاستی کە باز لەوەکە لە مادەی دووەما باز لە زمینەی زەواج و جیابوونەوە ئەکا لە مەسەلەی زەواج و جیابوونەوەشە ئێمە خۆمان نەزانین کە بەڕاستی لە دوای یاسای باری کەسێتی کە لە عێراق کە زۆرمان کار لەسەر کرد زۆربەی ڕێکخراوەکانیش لە هەرێمی کوردستان و عێراقی وە ڕێکخراوی سەر بەخۆش وەک ئەندام لە هاوپەیمانی 180 لە سەر تاسەری عێراقا زۆر کاری لەسەر کرا لە هەر وڵاتێکی تر ئەوە نەکار لەسەر یاسایەک بکرێ ئەبێت ئەو یاسایە هەڵبووە شێندرێتەوە بەڵام بەداخەوە لەبەری خۆتان نەزانن بڵێن لە وڵاتی عێراقا تائیفە و مەزهەب و عەشائیر و ئەمانە دەورە بینێ بۆیە ئەمە بەدڵی ئێمە نەبوو بەدڵی ئازادی خوازان نەبوو بەڕاستی کە یاساکە تێپەڕێنرا بەوەی کە کچانێکی زۆر منداڵ ئێستا ئەدرێن بەشوو لە عێراقدا و بەڕاستیش لە کوردستانیش یانەوە نیە تەنها ئەمە عێراق بێت کە کاریگەری لەسەر ئێرەشدا ئەنێ یەکێک لە بابەتە گرنگەکانمان لە مەسەلەی هاوسەرگیری و ئەوەی کاڵێن هاوسەرگیری بە زۆر بە هیچ جۆرێک نابێ ببێ جابوونەوەی بە زۆر بە هیچ جۆرێک نابێ ببێ لەم مادەیە بە تەواوەتی ئەوەی دەستنیشان کردووە کە هیچ کەسێک
ئەوەی کەمە باسیەوەکەین گەورە بە بچوو کە جاران هەبووە مەسەلەن ئەوانە ئەوەیەکێکە لەو باسە گرنگانە. خاڵێکی زۆر گرنگی تر کە کاتێکی زۆرمان پێویستمان تیا گفتوگۆ کرد لە ناو کۆبوونەوەکە لەسەر مەسەلەی قەدەغەکردنی فرێژنیە. بەڕاستی ئەمە مەسەلەی فرێژنی کە دەبینین لە میدیاکانی دەسەڵاتەوە لە میدیا سێبەرەکانەوە ڕۆژانە ئیهانە بە ژنەکرێ 3 ژن و 4 ژن پیشانە درێت لەسەر شاشەکان کە وا ئەکەن مەسەلەن هاندان بکرێ بۆ فرێژنی وا ئەکەن کە مەسەلەن ئەمە سوکایەتێکی تەواوەتیە بە ژن ئەکرێ بەڕاستی لەم سەردەمەیە کە جیهان بەرەو جێگایەکی تر ڕۆشتووە لەم سەردەمەی ئێستاە سەیرەکەی جارێکی تر مەلەفی فرێژنی زۆر کاری لەسەرەکرێت بۆ چاواشەکاری بۆ بردنە دواوی کۆمەلگا بۆ شکاندنی کەرامەتی ژن بەڕاستی ئەمانە هەموو ئەو خاڵانن کە لێرەیە زۆر بە جوانی باس کراوە قەدەغەکردنی فرێژنی بە هەموو جۆرەکانیەوە ئەوەی کە پێوترێ میسیار و مت ئەو نازانم کۆمەڵێک بابەت هەتا هەندێک بابەت بازرگانیکردنە بە ژنەوە بە ناوی فرێژنی و بە ناوی ئەو جۆرە لە زەواجانەوە ئەمە یەکێکی ترە لەو خاڵانەی کە لە بەندی 4 مادەی 2 لە باسەکەیە کە لە ناوجارنامەکەیە باز لە مەسەلەی فرێژنیە کات ئەمە ئەو باسە گرنگانە بوون کە ئێمە لە ناو ئەو بەندەشە کە باسمان کردووە و هەروەها ناونانی مناڵمان باس کردووە کە لەوانەیە خۆتان ئاگادار بن یەکێک لە خاڵە گرنگەکان کە خۆتان ئاگادارن بە هەزاران مناڵ لە دوای هێرشەکانی داعشەوە لە دوای ئەو شەڕ و ململانەیانەی کە لە ناو عێراقا بوو پێش داعشیش لە دوای مەسەلەی کێشێ بینی عەشائیرەکان و تائیفە و مەزهەبەکان کۆمەڵێک منداڵی زۆر لەدایک بوون لە عێراق کە ڕەچڵێکیان ناجێگیرە ئێمە لەم بەندەی لە مادەی 2 لە بەندی 5 باسمان لەوەیە کە منداڵان دایک و باوک ئازاد بن لەوەی کە چۆن ناوی منداڵەکانیان ئەنێن جێگیرکردنی ناوی منداڵ لەبەرەوە بەڕاستی ئێمە ژنانێکی زۆر لە عێراق لە سەرتاسەری عێراقدا کە بڵێن باوکەکان ئەگەر مەسەلەن لە داعشێک بوو بەیان لە ئەنجامی دەست درێژەکان بۆ سەر کچانی شنگال کرابێت معلوم نەبووە کە باوکەکە کێ بۆیە ئێمە کارێکی زۆر لەسەرەوە کرا بەڕاستی ئێمە جارێکی تر ئەم بابەتە هێنراوەتە ناو جارنامەی مافەکانی ژنانەوە کە بتوانین چارەسەرێکی بۆ بدۆزینەوە مادەی 3میشمان لەسەر توند و تیژیە بەڕاستی کە لەوانەیە ئێمە لەم بەرنامەیەوە کە خۆت باست کرد نتوانین زۆر باسی بکەین بەڵام یەک خاڵی زۆر گرنگ لە مادەی 4 باس بکەم مافەکانی ژنانی کرێکار و کارگوزار لە مادەی 6 باز لە مەسەلەی دایانگا ئەکا کە بەڕاستی یەکێک لەو کەلەپچانەی کراوەتە دەستی ژنان لە هەرێمی کوردستان نەبوونی دایانگا کە بە پارەیەک بێ بتوانێت مەسەلەن ئەگەر تۆ موچەیەکە دەبێ بتوانی دایانگایەکی باش بۆ منداڵەکەت هەموو منداڵەکە بێ لە دایانگای باشە گەورە ببێت و ڕۆژانەی خۆی دایکەکان یان باوکەکان خیاڵیان لایەن نەبێ کە بەڕاستی ئەمەیەکێکە لە کێشەی ژنانی کرێکار کە زۆر جار تووشی ئەو ئاستەنگی ئەبن کە دایانگایەکی گونجاویان نییە بۆ منداڵەکانیان لە کاتی کارکردنا چکە ئێمە ئەزانین ئێستا بە تایبەتی لەم 10 ساڵەی کۆتاییدا ژنانێکی زۆر لە مەیدانی کارکردنان لە شوێنەکانان لە کۆمپانیاکانان لە شوێنە بچووک و گەورەکانان لە زۆر جێگەی جیاوازە لە مۆڵەکانان لە زۆر شوێنە ئیشەکەن بەڵام بەڕاستی ئێمە لێرەیە ئەوەشمان جێگیر کردووە پاراستنی ژنان لە شوێنی کار دوورکەوتنەوەیان لە هەراسان گونجاندنی دایانگا بۆ ئەو ژنانێک کە کارەکەن موچەکەیان گونجا بێ نەگەوی 150,000یان بنێ بەنای موچەوە ئێمە لەم جارنامەیە جارێکی تریش زۆر مناقەشەمان لەسەرەوە کردووە و کار ئاسانی بۆ دایکانی دووگیان لە کاتی دووگیانیدا کە ئێمە یەکێک لە قوربانیانی کرێکار ژنێکی کرێکار لە شارە زۆر بە دووگیانی لە شوێنی کارە لە بەری سەلامەتی شوێنی کاری نەبووگیانی سپارت بۆیە ئەمانە هەمووی بەڕاستی کەیسی ناغاژێنن ئەم جارنامەیە هەڵقوڵاوی کێشە و گرفت و ئاستەنگیەکان و ئەو زوڵمانەیە کە لە ژنانی کوردستانەکرێ بۆیە بەڕاستی ئەمە تەنها ڕاستە ڕێکخراوی سەربەخۆ ئامادەی کردەوە بەڵام پێشوازی لە هەر کەسێکێکا کە بێت بتوانێت پشتیوانی ئەم جارنامەیە بکات لە هەرێمی کوردستان بەڵام سەرێکی سەرڕاکەش کە دەڵێ ئەم قسانە بۆ کێ دەکەن ئەگەر منمە شەوێکی لێ بکەم زۆر جاریتر قسانە کراوە دەوتێت کە کاتی نییە بۆ کوردستان جارێ ئەمانە
زۆر پێم خۆشە بۆ سوودی ئێوە لەبارەیەوە بیستم. زۆر بە پێچەوانەوە زۆر کاتێتی و لەوانێ بڵم درەنگیشە و ئەم قسانە ئێمە بۆ ئەوەی ئەکەین کە ژیانی ژنان باش ببێ، کە ژنان شوێنی کاریان باش بێ بە کەرامەتەوە لەناو کۆمەلگایە ئەوە نەبێ کەرامەت نەکرێ، 4 ژنە و 5 ژنە قەدەغە بکرێ، 2 ژنە قەدەغە بکرێ، شوێنی دایانگای سەلامەت هەبێت بۆ ئەوەی کە دایکەکان ئەوەنە دەست لەسەر دڵ نەبن بۆ منداڵەکانیان. ئەو شتانەی کە باسەکرێت هیچ شتێک نییە لە شوێنێکی ترەوە هاتبێ. ئەم کێشانە کێشەکانی ناو کوردستانە، ئەم کێشانە کێشەی کوشتنی ژنانە بە ناوی ناموسەوە لەسەر پەیامێکی تەلەفۆنی، ئەم کێشانە کێشەی عەشائیرەکانە، کێشەی ئەم دەسەڵاتەیە کە لە ماوەی 30 ساڵە لە ماوەی 35 ساڵی ڕابردووە نەیتوانیوە نەک چارەسەری بکات، خۆی بەشێک بێت لەوەی کە بەردەوامی کوشتنی ژنان لە هەرێمی کوردستانە بە ناوی ناموس و بە ناوی جیاوازەوە بە پشتیوانیکردنی عەشائیرەکانەوە بە بەهێزکردنی دەسەڵاتی عەشائیری لە هەرێمی کوردستان، بە بەهێزکردنی دەسەڵاتی ئیسلامی سیاسی و سەلەفی کە خۆمان بینیمان لەم چەند ڕۆژەی لە ئێستاشە نەک لەم چەند ڕۆژەی داهاتووە. بەڕاستی ئەمانە هەموو ئەو بابەت و گرفتانن کە ئێمە هەمان لە کوردستان بەڕاستی ئێستا مەیدانی ئازادی خوازی و یەکسانی خوازیە، ئەوەی کە ئیتر بە هیچ بەهانە و بەڵام و ئەگەر و هیچ شتێک ئێمە چاوپۆشی لە هیچ شتێ نەکرێ کە چاوەڕوانەیەکی ژنە بێ ئیلا ئەبێ بەرەیەکی تر بێتە پێشەوە کە بتوانێت دەستکاری ئەو خراپیانە بکات، بتوانێت چاکی کا، بتوانێت قسەکان ئەم قسانە هیچ شتێک نییە تەنها کۆکراوەی ئەو نەهامەتیانەیە کە خەڵکی کوردستان تایە ئەژید ڕۆژانە. سەرنجێکیش لە فەیسبووکەوە دەڵێت دیگە توتی کەمەوەڵەیە ژنان ئازاد بوون یا چەندین هەڵبژاردنی جیاوازیە بۆ ئەوەی کە ژنان لە کوردستاندا ئازاد بن. پەیامی ئێوە بۆ ژنانی کوردستان چیە؟ من پێم وایە یاسا گرنگە، بەڵام یاسا تاکەشت نییە. ئەگەر دەپایەت هەبێکێک لەوانە یاساکان تەبعەن گرنگە، تۆ گەر یاسایەکی یەکسان هەبێ لە بینی ژن و پیاوە وەکو هەر وڵاتێکە مەسەلەن ئەزانین باشترە لە هەندێک وڵات قسەکە لەسەرەوەیە کە ئێمە ناڵێن یەکسانی لە بینی ژن و پیاوە لە هیچ شوێنێکی ئەم دنیا هێشتا، بەڵام بەڕاستی زۆر جیاوازیشە. بۆیە یەکسانی لە یاساکانە تەنها بۆ ئێمە کەمە، بۆیە بەڕاستی ئێمە پێویستی بەدەنگی خەڵکە، بەشداری خەڵکە بۆ چاکردنی و بەڕاستیش ئەوەی کە زۆر گرنگە ئەو ڕێکخراوانی کە لەسەر پرسەکانی ژنانی شەکەن ڕێکخراوی سەربەخۆ هەوڵی جدی خۆی ئەدات بۆ بەکەیسکردنی ئەم پرسانە جارێکی ترکامانە هەموو ئەو بابەتە گرنگانن. بۆیە بە تەنها یاسا ناتوانێت بەڵێ یاسای یەکێک لەو شتانەی کە باسم کرد یاسای باری کەسێتی عێراقا و ئێمە چۆن بتوانین ڕێگری لەوە بکەین کە لە هەرێمی کوردستانە بە هیچ جۆرێک نێتە ناو هەرێمی کوردستانە و هاوپشت و ئەو خەباتی ئەوانەی تریش بین کە بوشین بەڕاستی لە ڕابردووە کە لە عێراقیش بە هیچ جۆرێک هەڵبووە شەندرێتەوە. یاسا گرنگە، یەکێک لە پایە گرنگەکانە، بەڵام بەتەنها خواستەکانی ژنان گرنگە، مەسلەی کار گرنگە، مەسلەی بیمەی بێکاری گرنگە، مەسلەی وەکو باسمان کرد سەلامەتی شوێنی کار گرنگە، دایانگا و قوتابخانەیان خوێندنگای باش گرنگن بۆ ئەوانەی کە بۆ ئەو مناڵانەی کە گەورە دەبن لەسەر سیستمێک گەورە ببن کە جاکاری نەکەن. ئێستا سەر تاپای سیستمی خوێندن لە وڵاتەیە لە دایانگاوە هەتاکەوەی کە خوێندنی باڵاش بێ سەر تاپای جاکاریە لە بینی کچوو کوڕە. هەندێک لە هێزە ئیسلامیەکان و توندڕە و کۆنەخوازەکان چەند ساڵە بانگێشەی ئەوەکەن کە بێ کچان و کوڕان جا بکرێنەوە کە دیارە لە چەند قۆناغێکا کچان و کوڕان جا کراونەتەوە لە یەکتری، کە ئێمە بەڕاستی مرۆڤ سەنتەر بێ لە ناو مۆزوعەکەیە بە نەبینینی هیچ یەکێک لەوەی کاڵێن کوڕ کچ. ئێمە بەڕاستی یەکێک لەوانەی کە لە ناو جاڕامەکەشا باسمان کردو مەسەلەی پەروەردە و فێرکردنە، کە پەروەردە و فێرکردنی ئەم وڵاتە جیاکاری تایە، هێزەداد بە پیا و ژن بەکەمدا ئەنێت، لە ناو دادگاکانە ژن پلە دووە، چەند دادوەرێک هەر چەندە بە پێی یاساکە بڵێن بە تەواوەتی لابراوە، بەست 2 ساڵ لەمەوە پێش دوو ژن بە شایەتێک حساب کراوە لە ناو هەرێمی کوردستانە، لەگەڵ ئەوەشی کە ئەمانە هەمووی هەموار کراوەتەوە. بەڵام زۆربەی کاتەکان بۆ نمونە مەسەلەی کوشتنی ژنان، ئەگەر ئێمە لەسەر کوشتنی ژنان قسە بکەین بە تەواوەتی پلە دووی نیشان ئەدات لە کاتی کەیسەکانە کە تۆ لە دادگای. بۆیە ئەمانە هەموو ئەو گیر و گرفتانن قسە بۆ ئەوە ئەکەین کە ئێمە بتوانین ئەم کێشانە زیاتر کاری لەسەر بکرێت وە ڕێکخراوی سەربەخۆ بتوانێت بەڕاستی بتوانێت ئەو پەرچەمە بەرز بکاتەوە کە بە دروشمی یەکسانی هەمەلانی ژن و پیاوە من پێم وایە هەر کەسێک بیەوێت زیاتر بزانێت
ئەتوانێت پەیوەندی بە ڕێکخراوی سەربەخۆی ژنانەوە بکات کە هەم لە هەرێمی کوردستان هەم لە وڵاتانی دەریشەوە نوێنەرایەتیەکرێت بردی هەیە وە کار و چالاکیەکات سمینارەکات دەیەوێت لە دەوری ئەم دەنگە لە دەوری ئەم دروشم و پەیام و جارنامەیە کۆ ببینەوە ئەمە بەڕاستی پێویستیەکی ئەمڕۆی کوردستانە.